کوشتنی ژنان بێگومان لە زۆرینەی کۆمەڵگەکان و بە تایبەت کۆمەڵگە دواکەوتووەکانە تا ئێستا نەکەمی نەکردو توانین بڵێن لە ئاستێکی مەترسیدارە. ئێمە هەر لە چەند ڕۆژی ڕابردووە بینیمان کە لە هەرێمی کوردستان دوو ژن کوژران لە دوو ناوچەی جیاوازی هەرێمی کوردستان لەلایەن با بڵێن کەس و کاریانەوانەیە کە ئەمە زۆر جار بە ناوی شەرەفەوانێ ئەم تاوانانە ئەنجام ئەیرێن لە کاتێکە شەرف ئەکرێت بڵێن زۆر شتی ترە لە کۆمەڵگای کوردیە لە بۆ ئێمە لە باشووری کوردستان. ئەمە بەڕاستی ینی مەترسیدارە چونکە زۆر جار ئەم تاوانانەش کە ئەنجام ئەیرێن ئیتر بە هەر ناوێکەوە بێ بەهۆی گرفتی کۆمەڵاتێ بێ بە هەر هۆکارێک بێت هەم هۆکاری تاوانەکە ئەشاردرێتەوانێ هەم بە بیانووی تر بە تەواوەتی پرسەکە پەردەپۆش ئەکرێت و گوژانیش ئازادانە ئەسوڕێنەوانە. زۆر جارانی ڕۆژنامەوانن بە جۆرێک کار ئەکەن کە دوورە لە هەموو ئیتیکێکەوە لە هەموو بەهاکانی با بڵێن بەدەر لە ڕۆژنامەوانی بە هەم مرۆڤایەتیەکانی شتۆ کاتێک کەسێک خاوەن پرسەیە ڕووداوێکی لە قەوماوە ئەچیت مایک ئەخێتە بەردەمی هەستی چۆنە بێ هەستی چۆن بێ یان چاوەڕێکی کابرا چیت پێ بڵێت. ئەمە بێگومان ئەم سانسۆرکردنم پێم وایە شتێکی باشە بەڵام نەک بەتەنها بڵێن قەدەغەکردن بەڵکو ئەبوو سانسۆرکردنەکە بە جۆرێک بێت کە زیاتر گرنگی بە چۆنیەتی کارکردن با لەسەر ڕووداوەکانی کوشتن نەک ئەوەی کە ڕووماڵی نەکەیت چونکە بۆ خۆی ڕووداوەکانی کوشتن هەواڵە بۆ خەڵکی ئێمە ینی شتێک نییە کە بڵێن با پشتگوێ بخرێت بەڵکو ئەبێت ئێمە بوو ئاراستەیە کاری لەسەر بکەین کە ئاراستەی چارەسەری بێ و نیشاندانی بەدیەکانی کۆمەڵگە بێت. بەڕاستی ڕووماڵکردنی ئەم هەموو هەواڵە کوشتنە ینی بەبێ ڕێگە و شوێنێکی گونجاو ئەوەیە کە لایانی دەرونی خەڵک زۆر تێکایە یعنی تۆ بەیانیان یەکەم شت کە سەیری ئەەکەیت مۆبایلەکەتە چەند هەواڵێکی کوشتن و بڕین و یعنی ئەوانە ئەبینیت کە تۆ ئەبینیت لە چ کۆمەڵگەیەکە ئاژیت ئەمە عنی بەبێ ئەوەی خۆت ئاگاد لێ بێ کاریگەری لەسەر لایانی دەرونی تێ. من پێم وایە دادگە کە ئەم بڕیارە یاوە بەشێکی زۆری پەیوەندی بە لایانی دەرونی و لایانی ژیانی خەڵکەوە هەیە. دەستێوەردانی با بڵێن کەسایەتی و حیزب لە دادگاکان سەروەرنەبوونی یاسا ئەمانە هەمووی هۆکارن پێکەوە بۆ ئەوەی کە کاتێک کەیسێک با بڵێن ئەچێتە دادگاکان کاری لەسەر ناکرێت ئەچێت کەیسەکە بەڵام نابینیت لە داهاتووە ئەنجامەکەی بەکوێ ئەگات. چەندین ئێمە کەیسی تیرۆرمان هەیە کەیسی کوشتنی ژنمان هەیە کەیسی کۆمەڵایەتیشمان هەیە هەتا نابینی لە دواییە چی ڕوویاوە بەڵکو تۆ تەنها ئەوە ئەبینیت کە شتەکە ڕوویاوە. ئەمەش بۆ خۆی لێرەیە دیسانەوانێ کەم تەرخەمی میدیانیشان ئاات کەم تەرخەمی ڕۆژنامەوانانمانیشان ئاات چونکە کاتێک تۆ بە دووادا چوون بۆ کەیسێک ئەەکەیت نابێ ینی دەست بەرداری بیت ئەبێ لە سەرەتاوە چۆن ئەیگەێنیت کۆتاییەکەشی بۆ خەڵکی نیشان بیت کە چی ڕوویاوە کەیسەکە بەکوێ گەیشتووە. شتێکی خراپە ینی ئەگەر هەم ژنان بێ هەم پیاوان بێ کە کاتێک ئەکوژێن تاوانێک ئەنجامێرێ تۆ کاتێک ڕێگە نایت بە نیشاندانی و بە پەخشکردنی ئەم بابەتە کەواتە تۆ ڕێگە خۆش ئەەکەی بۆی من ئەگەر تاوانێک ئەنجام بم ینی زۆر بە ئاسانی ون ئەبم. ئەمە ژوا ئەکات کەسێک کە بۆ نمونە هەمان ڕوودا و ئەنجام باتوانێت چونکە زۆر جاریانی ئێمە لە کۆمەڵگەی کوردیا کێشەیەکی ترمان هەیە کە وەکو یاسا با بڵێن جێبەجێ ناکرێت وەکو خۆی ئێمە سوڵحی عەشایریمان هەیە کە زۆر جار تۆ بەهۆی سوڵحی عەشایری و تاوانی زۆر گەورە ون ئەبێت و ئیتر بە پێدانی پارە بێ یان بە کوشتنەوە بێت با بڵێن ئەم تاوانانە ون ئەبن ینی